لە هیچ شوێنێکی دنیادا هاوشێوەی ئەم حکوومەتی هەرێمە بوونی نییە. حکوومەتێک لە کاتی شۆڕش و بەرخوداندا لەسەر گیرفانی خەڵکی هەژار شۆڕشی کرد. بەهۆی ئەو شۆڕشەیەک لە دوای یەکانەی کرا چەندین جار خەڵکەکەی بوونە قوربانی و دەیان جار سووتاندنی گوند و تەنانەت ئەنفال و چیمیابارانیشی بەدوای خۆی داهێنا. بەڵام ئێستا بەرهەمی شۆڕشەکان گەیشتۆتە سەرجادەی قیر. بەناو شۆڕژێرانی دوێنێ نەک کەسیان لەبیر نەماوە تەنانەت زوڵم و ستەم لە هاوڵاتیانی خۆشیان دەکەن. بێگومان لە هەموو ئەو وڵاتانی چواردەورمان کە بینین دووچاری قەیرانی سیاسی و هەروە ئابووری و دەرەنجام دووچاری نەهامەتی گەورە بوونە و بە زیاتر میلەتە ڕەشوروتەکە باجەکەی داوە. بێگومان هۆکارەکەی بێباچی دەسەڵاتە و هەروە خزمەت نەکردن و خزمەت نەکردنی شایستە بە خەڵک و ئەبینین لە ئێستا لە کوردستانی خۆشماندا کەمێک لەسەر حیسابی گشتی بوونەتە دەوڵەمەند بوونە و هەندێکیشیان بێگومان لەسەر هەمان ئەو حیساباتە بووینە پەند و ڕۆژانە بەدەستنامەتەکانی خۆیان فرمێسک و هەروەها ئارەقەی شەرمەزاری ڕێژن کە توان بڵێن لە ڕابردوو هاندەر بوونە بۆ دروستکردنی دەسەڵاتێکی ئاوا. ئەمانە بێباکن بێباکییان لەوەدایە کە ڕۆژ بە ڕۆژ قەیران ئەخڵقێنن بۆ هاوڵاتیانی ئێمەوە قەیران بە قەیران ئاسپێنن بە ئامانجیەوەی خۆیان دەوڵەمەند بکەن و بازرگانی و بەرژۆندەکانی خۆیان بەدە پارێزراو بێت و باکشیان بەوە نیە کە هاوڵاتیانی ئێمە سەر هەڵەگرن ئەڕۆن نیشتیمان جێهێڵن یا ئەوەتە لە بەهۆی نەبوونی بژێوی ژیانی خۆی پەیدابی ناکرێت و ئیدی گرفتی کۆمەلایەتی و ئانێ بۆ دروستە بێت و لێکترازانی کۆمەلایەتی ڕوەدەن. 29 ساڵە دوو حیزبی حکومڕان لە هەرێمی کوردستان دەستیان بە سەرداهاتی سەرزەوی و ژێرزەوی داگرتووە کە چیتا وەکو ئێستاش هاوڵاتیانێکی زۆری ئەم نیشتیمانە خێر لە خۆنەدیوە لە ژێر هێڵی هەژاریەوە دەژین. لە مێژوودا هەموو ئەو دەسەڵاتدارانەی بەرامبەر بەگەل و نیشتیمانەکەیان بێباک بوونە و خیانەتیان لە هاوڵاتیانیان کردووە چارەنووسێکی خراپ چاوەڕێیان بووە. چارەنووسی ئەو دەسەڵاتانەی کە لە دژی خەڵکن لەگەڵ خەڵکی نین لەگەر ئاش و ئازاری خەڵک نین چارەنووسەکان ئەگەر لە ڕابردوودا تەماشە بکەین قورئان تەریخ ئەوانە هەمووی پڕا وەکو مەسەلەی فێرعونە وەکو دەیان دەسەڵاتی دیکەیە کە هەبووە. بەڵام لەبەرەوەی باوەڕ ناکەم ئەو دەسەڵاتە مێژوو بخوێنیتەوە باوەڕ ناکەم ئەو دەسەڵات ئەهلی کتاببی. بەڵام با هەندێک نمونی سەردام ئەبینین وڵاتێکی وەکو میسر لەبەرەوەی لەگەر دەسەڵات لەگەر شعبی خۆی نەبوو چی بەسەر هات. ئەبینین یەمەن بە هەمان شێوە ئەوە لیبیاوە خەریکە سووریا بە هەمان شێوە. بۆیە ئەو دەسەڵاتش ئەگەر نێتەوە لای خەڵک و نێتەوە لە خواستەکانی خەڵک جێبەجێنەکە با لەوە دڵنیابن چارەنووسی ئەوانش وەکو چارەنووسی حوسنی مبارەک و زەین العابیدین و وەکو ئەوانەی باقی دیکە هەتا وەکووانەی سەدام و عادل عەبدولمەهدی وانیان بەسەر دێت. پرسیارەکە لێرەدا دروست دەبێت لەکوێی دنیادا هەبووە هەرێمێکی 6 ملیۆنی و 4 پارێزگایی سەرڕایبوونی داهاتی نەوت و خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆ تەنانەت نەتوانێت موچەی فەرمانبەران دابین بکات و چاوت لە دەستی عێراق بێت کە هەمیشە وەکو دوژمن تەماشایی دەکرێت. بەوتەی هاوڵاتیان لە ئێستادا دەسەڵاتدارانی هەرێم هێندە بێباکن بۆ مانەوەی خۆیان ئامادەن دەیان ماڵوێرانی تر بە سەرگەلی کووردا بهێننەوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.